ڕۆکرمان دەجێژنێ لە جەژنەکان ئەیتۆن ئاوایەک ئەگەر ئاوی نەبێ ئێستاکە دەست بنێتە پلاکا و ڕۆژێ 34 ساعت ئاوت بۆ بێ بە ئیسراحەت خۆشحاڵی زۆری گەرەکە بەڕاستی حەچەنێ خۆشحاڵی دەبنی هێشتا کەمە. دانیشتوانی گوندی سێخەلیل لە قەزای کەلار ئەمڕۆ بەهۆی ئەوەی بیرێک هەڵکەنراوە بۆ گوندەکەیان دڵخۆشن و دانیشتوانی گوندەکە کۆبوونەتەوە و خواردنیان دروست کردووە ئەوان بە خۆشی ئەو بیرەی کە هەڵکەنراو بۆیان وەکۆی بینی لە دیمەنەکاندا ئەمڕۆ برنج و فاسۆلیا و گۆشیان ئامادە کردووە. دانیشتوانی گوندەکە هەموویان وەکو دڵخۆشیەک کۆبوونەتەوە لێرە و پێکەوە نانی نیوەڕۆ خوێن ئەو بیرە لەلایەن ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەوە بۆ ئەم گوندە هەڵکەنراوە پێشتر سەرچاوەی ئاوی خواردنەوەی ئەم گوندە کانیاو بۆ بەڵام بەهۆی کەمبارانی وشکە ساڵیەوە ئەم ساڵ ئاوی سەرچاوەی ئاوی گوندەکە وشکی کردووە. ئەو ڕێکخراوە بیرێکی بە قوڵایی 190 مەتر لە گوندەکە هەڵکەندووە بۆیان ئیتر گرفتی ئاوی خواردنەوەیان نابێ گوندەکە و وەکۆی بینن دیمەنەکان لە پشتی منەوە بەخۆشی ئەو بیرەوە ئەمڕۆ کۆبوونەتەوە و خواردنیان ئامادە کردووە. سڵاو لێ بێ مامەگیانەوە ئەمڕۆ بیرێکتان بۆ هەڵکەندراوە تا چەند دڵخۆشن بە هەڵکەندنیان بیرە و گرفتی کەماوی لە گوندەکەتان چارەسەرە بێ. بەخێر بێن بەسەر چاو زۆر سوپاسانەکەین ئێمە خەڵکی ئەم گوندە تەمان لە جەژنی قوربانەوە بیاوێک سەری تێمان کردووە لە ڕاستیە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی دەسوچیان خۆش بە بیرێکیان بۆ هەڵکەندین قولی 190 مترە ماتۆڕیان بۆ دابین کردین پەمپیان بۆ دابین کردین کارە وایر و کارە بۆ هەموو شتێکیان بۆ چاکردین. ئێستا ئیمڕۆ 3 ڕۆژ 4 ڕۆژە بیرەکەمانی شەگامر بە خۆشی ئەو ڕۆژەوە کە ئاوەکەمان بواتەیە نیوەڕۆخانێکمان دروست کردێ و ئەوان و کۆمەڵی خەڵکماندن کرد زۆر دڵخۆشین زۆر مرتاحین زۆرمان پێ خۆشە و شتێکی زۆر چاکە دەستیان خۆش بێ و چیان خۆش بێ زۆر سوپاسیانەکەین بەڕاستی ئیشتانە بە جەژنێ ڕۆکرمان دەجێژنێ لە جەژنەکان ئەیتۆن ئاوایەک ئەگەر ئاوی نەبێ ئێستاکە دەست بنێتە پلاکا و ڕۆژێ 34 ساعت ئاوت بۆ بێ بە ئیسراحەت خۆشحاڵی زۆری گەرەکە بەڕاستی حەچەنێ خۆشحاڵی دەبنی هێشتا کەمە. لە ماوەی ئەم چەند مانگەیە کە ئاوی گوندەکەتان وشکی کردبوو کەسە بۆ ماڵەکان بەهۆی بێ ئاوی و گوندەکە چۆڵ بکات نا وەکو ئەوەنە لە بەرۆی بیری دەسیمانێ بیرەکان ئەوەی کە بەدەستەکەنی 7 متر و 8 متر بوویانە کابراتی مەخسەر ڕۆژێ 10 دقیقە چارەکی ئیشی پێ کردێ وەستاوە تا 2 ساعتم چاوەم شێ و گوزەران کراوە بەڵام لە سای سەر ڕێکخراوە ئەڵمانی و شکر ئاومانی سەر بێعیبین زۆر بێعیبین و دەسوچیان خۆش بێ ڕێکخراوی ئەڵمانی بەڕاستی کارێکی جوانیان کردەوە دەسوچیان خۆش زۆر سوپاسیان. سڵاو لێ بێدایگیان ئێوە ئەمڕۆ بیرێک هەڵکەنراوە بۆ گوندەکەتان ئیتر گرفتی کەم ئاویتان نابێت تا چەند دڵخۆشی وڵا زۆر دڵخۆشین و زۆر دەستخۆشیتان دیەکەین و یاخوا دەستان خۆشی و یاخوا هەر سەرکەوتوو. باشە ئەگەر ئەم بیرە نەبوایەوە گرفتی کەم ئاویتان نەبوو لە گوندەکەی ئەم ژوورە ئاو نییە بخوات و خۆشمان ئەلئان نیمان. باشە بەڵام بەهۆی ئەم بیرەوەی تر ئەو گرفتەتان نامێنێت لەخوا بە زیاوی دەستان خۆشێ لەخوا بە زیایی. ئەمڕۆ ئێوە وەکو جەژنتان لێ کردووە خواردنتان ئامادە کردووە وەکو جەژن و هەر حەزم کرد ئەم سفرەخوانەوە یەکۆم خۆین و دەستخۆشیتان دیەک یاخواوە خێر بێ. لە ماوەی ساڵانی ڕابردووە قەتە بووە ئاوها سەرچاوی ئاوی گوندەکەتان وشک بکات وەکو ئەمساڵ ئەرە وەڵا وشی کردەوە بەس یەکجار وەک ئیمساڵ نەبوو ئیمساڵ هەر نیمان ئەوە ئێمە 3 ڕۆژە ئاومان کەمە هەر نیمان.